ئەسڵی بابەتەکە دیارە بۆ ئەوەیە کە ئێمە لە کوردستانە طبعاً وەقفی ملحەقمان هەیە. وەقفی ملحەق ئەوەیە کە ئەو کەسەی کە وەقفەکەی کردووە داهاتەکەی خۆی تەوزیعی ئەکات بەو جۆرەی کە خۆی ئەیەوێ، بۆ جۆرەی کە وەقفی کردووە. مەسەلەن ینی کەسێک وەقفی کردووە، پارچە زەویەکی وەقف کردووە داهاتەکەی ملیۆنێکە، ئەو لە کاتی خۆیان باوکی ئەو یان باپیری ئەو یان بۆ ئیلا ئاخریهی وەقفی کردووە کە بۆ مەدرسەی شەرعی بەکاربهێنرێ، یان بۆ ناندان بە خەڵکی فەقیر و هەژار و یان بۆ هەتیوان سەر بکرێت، بۆ هەرچی کە خۆی تەحدیدی کرد و دیاری کردووە. ئەمە طبعاً لە کوردستانە یاسایەک نییە ئەم بابەتەی ڕێخست بێت، یاسای ئیدارەدانی و ڕێخستن و بەڕێوەبردنی ئەوقاف. ئەوەی کە هەیە یاسایەکە کە لە عێراق دەرچوو لە ساڵی 1966 یاسای ژمارە 64 کە یاسای ئیدارەدانی وەقفەکانە. لێرەش ئەو یاسایە طبعاً لە کوردستانە نافیدە. هەموارەکە تەنها یەک بابەتێتی، ئەویش ئەوەیە کە لە یاساکەدا دەڵێ ئەو وەقفە ملحەقانە لە مقابلی ئەوەی کە وەزارەت سەرپەرشتی ئەکا و بەدواداچوونی بۆ ئەکا و ئەی پارێزێ لە سەدادەی داهاتەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوقاف و لە سەدا 90 متەوەلیەکە خۆی ئەوەی کە واقیفەکەی یان کوڕەکەی یان کوڕی کوڕەکەی سەرفی ئەکاتەوە لەو جۆرەی لەو بابەتەی کە بۆی وەقف کراوە. بابەتەکە خولاسەکەی ئەوەیە کە کورتەکەی ئەوەیە کە وەزارەتی ئەوقاف و ئەنجومەنی وەزیران طبعاً داوایان کردبوو کە ئەو لە سەدادەیە بکرێتە سەدا 30 و بابەتەکەش لە سەدا 30یەکەش دووبارە سەرف بکرێتەوە، خاص بکرێتەوە بەشی بە برەودان بە مزگەوتەکان و سەرف بکرێتەوە بۆ مزگەوتەکان و بۆ تەلەبەی علومی شەرعی.